وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا کرا بە ناچاری و هەمووان دەبێت وەری بگرن کە بڕیاری دواهەمین کۆبوونەوەی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە کە دەبێت هەموو فەرمانبەر و مامۆستا و خوێندکارێک کە تەمەنیان لەسەر 18 ساڵەوەیە ڤاکسینی کۆرۆنا وەربگرن تا کۆتایی ئەم ساڵ. ئەگەر هەر یەکێک لەوانیش ڤاکسین وەرنەگرن ئەوە ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر. ئەمەش لە پێناو کۆنتڕۆڵکردنی توشبوونی زیاتری هاوڵاتیان بە کۆرۆنا. بەڕێوەبەرایەتی پەروەردەش بۆ ئەوەی مامۆستایان و خوێندکارانیان ڤاکسین وەربگرن لە ئێستادا 4 خوێندنگە لە هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سلێمانی دانراوە بۆ پێدانی ڤاکسین بە مامۆستایان. ئەگەر بمانێ پرۆسەکە تووشی شەلەل نەبێ ئەبێ هەر هەمومان هەوڵ بدەین کە خۆپارێزیکی تون لە ناوەندەکانی خوێندندا تەبەنی بکەین. بەنسبەت مامۆستایان و ئێمە پێشتر حملەیەکی باشمان کردووە لە ناو شاری سلێمانیە 4 ناوەندمان دروست کردووە. پێش ناوەندەکان چەند بنکەیەک تەرخان کرا بۆ مامۆستایانی ئەتوانین بڵێن مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە ئەو قسەی لیژنەی باڵای کۆرۆنا بۆ سەرجەم فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن ئێمە وەزارەتی پەروەردە کارمان لەسەر کردووە و کاری باشیشمان کردووە. توانین بڵێن زۆرترین مامۆستایان خۆی کوتاوە. تا ئێستا زیاتر لە 350,000 کەس ڤاکسینیان وەرگرتووە بە هەردوو ژەمی 1 و 2. کار ئاسانیش کراوە بۆ وەرگرانی ڤاکسین. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش ڕایدەگەیەنێت ئەگەر هاوڵاتیان بەو گەرم و گوڕیا بەدەم وەرگرتنی ڤاکسینی کۆرۆناوە بچن ئەگەری دروستبوونی قەیرانی ڤاکسین دروست دەبێت. بۆیە داوایان لە وەزارەتی تەندروستی عێراق کردووە کە بڕی ڤاکسینی زیاتر بنێرن بۆ پارێزگاکان. داوامان کردووە لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدرالی کە بڕی پێدانی ڤاکسین بۆ هەموو سەرجەم پارێزگاکان زیاد بکرێت و پێش ئەوەی ئێمە تووشی قەیرانی نەمانی ڤاکسین بین با بتوانین ئەمبارەکانمان پڕکەینەوە لە ڤاکسین بۆی ئەگەر هاوڵاتیان بەو گەرم و گوڕیە پێشوازی لە ڤاکسین بکەن کێشەما و ئاستەنگمان بۆ دروست نەبێت. لە سنووری پارێزگای سلێمانی 63 بنکەی وەرگرتنی ڤاکسین هەیە کە بنکەی کارگەی جگەرەی سلێمانی یەکێکا لەو بنکانە و گەورەترین بنکەی پێدانی ڤاکسینە. جگە لە بنکەکانی پێدانی ڤاکسین تیم مۆبایلیش هەیە. سەردانی فەرمانگە حکومی و ئەهلیەکان دەکەن تاوەکو ڤاکسین بدەنە هاوڵاتیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.